عێراق بەدەست قەیرانێکی ئاڵۆزی دەستوری و سیاسیەوە دەناڵێنێت کە تێیدا ململانیەکان لە بازنەی دابەشکاری پۆستەکاندا چەقیون، نەک بەرنامەی حکومڕانی. ئەوەی دۆخی ئەم جارەی جیاواز کردووە دەرکەوتنی درزێکی قوڵ و ئاشکرایە لە ناو چوارچێوەی هەماهەنگیدا کە پێشتر هەوڵی دەدا وێنەی یەکڕیزی خۆی بپارێزێت. ئەم دابەشبوونە ناوخۆیەی ماڵی شیعە تەنیا پەیوەست نییە بە کەسایەتی مالیکیەوە، بەڵکو ڕنگدانەوەی ململانەیەکی توندی بەرژەوەندیەکانە لەسەر پشک و دەسەڵات کە بووەتە هۆی هەڵگیرسانی جەنگێکی میدیایی لە نێوان هاوپەیمانانی دوێنێدا سەرەڕای هەوڵەکانی ئەمیندارێتی چوارچێوەکە بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە. لەلایەکی دیکەوە دەستوەردانی ئەمریکی وەک هەمیشە ڕۆڵێکی یەکلاکەرەوە و لە هەمان کاتدا تێکدانی دۆخەکە دەگێڕێت. لێدوانەکانی دۆناڵد ترامپ سەبارەت بە کاندیدکردنی مالیکی دۆخەکەی لە بەغدا شێواندووە. بەشێک لە هێزە شیعەکان لێدوانە نوێیەکانی ترامپ سەبارەت بەبوونی بژاردەی دیکە وەک نەرمبوون و گڵۆپی سەوز بۆ مالیکی لێک دەدەنەوە. لە کاتێکدا بەرەی نەیار لە ناو خودی چوارچێوەکەدا ئەم لێدوانانە وەک جەختکردنەوە لەسەر ڤیتۆ و هێشتنەوەی دەرگا بۆ سیناریۆی بەدیل دەبینن. ئەم دوو خوێندنەوە دژبەیەکە بۆ پەیامەکانی واشنتۆن و تەنانەت تاران بووەتە هۆی ئەوەی بڕیاری سیاسی شیعەکان تووشی شەلەل بێت و متمانە لە نێوان سەرکردەکاندا لاواز بێت، بە تایبەت کاتێک بابەتەکە دەچێتە خانەی دۆسیە ئەمنیەکان و پەیوەندیە هەرێمیەکانەوە کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر مانەوەی حکوومەتی داهاتوو دەبێت. وفق المادة 70 من الدستور العراقي هاوکات لەگەڵ ناکۆچە شیعیەکان بربەستی هەڵبژاردننی سەرۆ کۆمار وەک گرێکی دەستوری دیکە دەرکەوتووە کە ڕاستەوخۆ پرۆسەی پێگێنانی حکوومەتی پەک خستووە. بەو پێی دەستوری عێراق ڕێگە بە دیاریکردنی سەرۆکوەزیران نادات پێش هەڵبژاردننی سەرۆک کۆمار. ناکۆچی لایەنەکان و نەگەیشتن بە ڕێکەوتنی دامەزراوی لەسەر پۆستی سەرۆک کۆمار وای کردووە وادە دەستوریەکان جارێکی دیکە پێشێل بکرێنەوە. چاودێران ئاماژە بەوە دەکەن کە ئەم دواکەوتنە لە یەکلاکردنەوەی سەرۆکاتی کۆمار لە بنەڕەتدا بەشێکە لە تاکتیکی لایەنەکان بۆ کڕینی کات، تاوەکو ماڵی شیعە کێشە ناوخۆیەکانی خۆی چارەسەر دەکات. بەڵام مەترسیەکە لەوەدایە کە نەبوونی سەرۆکێکی بەهێز و خاوەن پشتیوانی زۆرینەی کورد پۆستەکە لە پارێزەری دەستورەوە دەگۆڕێت بۆ پۆستێکی کارتۆنی لاواز. النصاب 85 نصاب 85 لە کۆتاییدا سیناریۆکان لە بەردەم ئەگەری کراوەدان، بەڵام بەهێزترینیان مانەوەی دۆخەکەیە وەک خۆی بۆ ماوەیەکی نادیار. بەو پێی ململانێکە لەسەر بنەمای بەرنامە نییە و تەنیا لەسەر دابەشکاری پۆستەکانە. ئەگەری ڕێکەوتن هێشتا بژاردەیەکە بەڵام زۆر ئاڵۆزە. ئەگەر چوارچەوەی هەماهەنگی نەتوانێت لەسەر کاندیدێک یان لێکدانەوەیەکی هاوبەش بۆ هەڵوێستە نێودەوڵەتیەکان ڕێک بکەوێت و ئەگەر گرەی سەرۆکاتی کۆمار نەکرێتەوە، ئەوە بژاردەی درێژکردنەوەی تەمەنی کابینەکەی موحەممەد شیع سوودانی بۆ ساڵێکی دیکە دەبێتە ئەمری واقع. ئەمە ژواتای ئەوەی عێراق دەچێتە قۆناغێکی بەڕێکردنی کاری درێژخایەن کە تێیدا قەیرانەکان چارەسەر ناکرێن بەڵکو تەنیا دوا دەخرێن. وڵاتەکە لە بەردەم ئەگەری تەقینەوەی سیاسی و ئەمنیدا دەمێنێتەوە.